بینەرانی عزیزم کاتتان باش بە هیوای باشی و تەندروستی بۆ هەموو لایەک لە بەرنامەیەکی تری گەشتبین لە ئێوەی ئازیز شادەبی تەوەریە بەرنامەیەمان تایبەتە بە قسەکردن لەسەر چالاکی و سربەخۆی ئابووری ژنان لە باشووری کوردستانە ئایا مێژووی سربەخۆی ئابووری ژنانی کوردستان لەکەوە بۆ مەرجەکانی سەرکەوتنی ژنێک لە بواری ئابووریا چیە لە باشووری کوردستان و ئەو ڕێگرە کۆمەڵایەتی و سیاسیانەی ڕوبەڕووی ژنێک بێتەوە لە باشووری کوردستانە چییە بۆ سەرکەوتن لە بواری ئابووریا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کلسوم حسێن ڕۆستەممان کردو خاوەنی چێشتخانەی خاتوو کلسوم و کوژنێکی خاوەنکار و خاوەن پیشە هەروەها شلێر غەریب خاوەنی نووسینگەی شۆفێری و ئارایشگەی تایبەت بخۆی زۆر سپاس زۆر بەخێر بێن بۆ سپاس بۆ ئامادەبوون و بەخێر بن بۆ ستۆدیۆکانی ئێمە بۆ دەرفەتەیەتان بۆ ئێمە سپاس بۆ جەنابتان کلسوم خان لای جەناب تۆ دەست پێکەم ئایا سربەخۆی کارکردن یاخود ئابووری و سربەخۆیی کار لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکایە و ئایا لە پێرە پێشچوون هەیە یاخود لە ئاستێکی ئێستا پەری پیاوە هەموو ئافرەتێک لە ماڵ خۆی هەنگاوی ناوە و کوجارە نییە ئێستا هەمووی لە ئاستی خۆی هەچ کەسە لە ڕێی خۆی لە بە شێوازی خۆی ئیشی خۆیەکە لە پێشکەوت نایە بەڵێ ئەگە بەراوردی بکەین بە ساڵانی ڕابردوو چۆن ژنان کاریان کردو و لە ئێستاە چۆن کارەکەن فەرقی زۆرە ساڵانی ڕابردوو ژنان بەو دەرەجەی ئێستا ناتوانێت بێنە دەرەوە بەڵام ئێستا پشگیریان زیاترێکرێ و هاتوونەتە دەرەوانی هەچ کەسە لە بواری ئیشی خۆیان ئیشی خۆیەکە ئەو ڕێگرانی کە لە ساڵی ڕابردووە چی بوون و ئێستا نەماوە ڕێگر یەکەم خەڵکەکە خۆیەتی دووهەم کەس و کارە هەیە برایەتی هەیە مێردێتی هەر یەکە بە ڕێگەیەک ڕێگاگرێت لە ئیشکردنەکە ئیتر هەچ کەسە بە پێی توانناکەی خۆشی هەوڵی یابێت ئەبێ خۆی ئەو کەسە ترسی نەبێ هەوڵ بابێتە دەرەوە ئیشی خۆی دەرقا یعنی ئەو ڕێگری نەمێنە پشگیریش خۆشە لەلایەن کە سوکارەکەتەوە پشگیری بکەن و یارمەتی و بن من دەستخۆشی لە کە سوکارەکەی خۆمەکەم طبعاً لە ماڵ خۆمە من مێرد و کوڕ و مناڵەکانم زۆر پشگیریان کردم یارمەتیان نام لەوەی کە بتوانم ئیشکەم ڕێگر نەبوون سپاس بۆخۆ دەستان خۆش بێ ئەچمە لای شلێر غەریب شلێر خان ئاسایشی کۆمەڵایەتی بۆ ژنێک کە کار بکات لە بواری بازرگانی و ئابووریا چەند مەرجە و چەند گرنگە بۆ سەرکەوتنی ژنان پێشەکی من دەستخۆشیتان لێکەم ئەوە یەکێک لەو شتانەی کە ئێوە دەرفەتێکگەیەن بێمە ئەمە هەر خۆی بۆ خۆی پشگیری ئەو ژنانەیە یاخود ئەو خانمانەیە کە ئەتوان کاری سەربەخۆ بکەن وەکو ئاسایشیش بەڵێ ئەوە زۆر پێویستە ئەگەر ئێمە نەک هەر خێزان بێ بەڵکو حکوومەت بێ لە پیاوانەوە بێ لە ژنان خۆیانەوە بێ لە مناڵەکانەوە بێ من پێم وایە ئەگەر هەر ژنێک سەرکەوتوو بێ بە تاکید ئەگەر بێت و خێزانەکەی هاوکاری نەبێ ناتوانێت سەرکەوتوو بێت تەنانەت ئەگەر مێردەکەی لێ ببوورێ بۆ ئەوەی ئەمڕۆ چێشتەکەی درەنگ پێگەیشتووە یا ئەمڕۆ ناتوانێت وەک پێویست میوانەکەی بەڕێکایە ئەمڕۆ ناتوانێت سەفرەیەکی سێ ڕۆژی لەگەڵا بکە لە بەرەوەی کە ژنێک خاوەنکارە کارەکە ئەمە بۆ خۆی یارمەتیە شەرت نییە یارمەتیەکە پیاو دەستبەرێ لە گیرفانیا بۆ نمونە کۆمەڵێ پارەی باتێ بڵێ بڕۆ کار بکە نەخێر من ئەمە بە ڕاستە ئەگەر ئەوەشە بێ شتێکی خراپ نییە بەڵام تەسەور ناکەم شتی وا هەبێ بەڵام ئەگە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە هەڵسێ چاوپۆشی بکە لە چۆڵی بەتەنگ نەهاتی و ئافرەتەوە کە ناتوانێت سەردانی باوک بکە هیبرا بکە لەگەڵ نەخۆشی خوشکەکە یا بێ لەگەڵ دایکێکی پەککەوتەی هەیە لە ماڵەوە ناتوانێت لەوانەیە وەکو خوشکانی کە لە ماڵەوەن کار ناکەن ئەوان ئەتوانن لەوانەیە لە شەو ڕۆژێکە 4 سعات 5 سعات لە لای دایکیان بمێننەوە سیرەکەی ئەو ژنەی کە خاوەنکارە ناتوانێت واتە ئەو ژنانی کە خاوەنکارن و خەریکی ئابووری ئیش و کاری خۆیانن ناتوانن دابوونەتە کۆمەڵاتەکان وەکو پێویست جێبەجێ ناتوانێت ئەمە مەرجێکە بۆ سەرکەوتن ناتوانێت ئەزانی چی ئەگەر تۆ بتەوێ بەتەنگی تەعزیە و نەخۆشی و خوشک و دایک و مێرد و مناڵ و پاکردنەوەی ماڵەوە بی دڵنیا دەکەمەوە کە تۆ ناتوانانی ژنێکی یاخود خانمێکی خاوەنکار بی بۆ لەبەرەوە کارکردن کاتی ئەوێ کارکردن ماندووبوونی ئەوێ کارکردن مێشکێکی ئەوێ کە بتوانی تۆ کاری پێ بکەیت تۆ ئەگەر بێت و بەم شتانەوە خۆت مەشغوڵکەی کەواتە تۆ ناتوانانی ژنێکی خاوەنکار بی ئەگەر لە کاتێکشا خاوەنکار بی لەوانەیە سەرکەوتوو نەبی
بۆیە بە تاکید پێویستە یعنی ئاسایشی وڵاتمانەوێ چ لەلایەن خێزانەوە بێ خوشک و براوە بێ یاخود دەور و پشتمانەوە بێ یاخود ئەو دۆستانە بێتەنانەت حکوومەت بەداخەوە کە تا ئێستا ئەو یەکێک نەبووە لەوانەی کە وەکو ژن کە کاری سربەخۆوەکە حکوومەت هەڵسێ بەوەی کە بتوانێت هاوکاری ئەو خانمانە بێ کە کاری سربەخۆوەکەن بۆ یەکێک لەو شتانەی کە حکوومەت زۆر خەمسەردە ئەوەیە کە سیرەکەی ژنێک کارەکە بە نەهامەتێکی زۆر کەوتۆتە ئەوەی کە ئەمڕۆ کارەکە سیرەکەی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ زەریبەیەکە بۆ نمونە زەریبەیە کە ئێستا من و کەسێک کە پیاوە لەم شارەیە ئەڕوا زەریبا باقەت ئامادە نەبووە هاوکاری ئەو خانمانە بکە کە کارەکەن یاخود خاوەن کارن جاکاری ڕەگەزی ئەکرێ کاتێک کە پیاوێک لەگەڵ ژنێکە خاوەن کارن هەردووکتان لە ساحە و مەیدانە کارەکەن ئەگەر حکوومەت ڕەچاوی ئەو بکە کە زەریبە لە تۆ کەمتر وەربگرێت لە چاوپیاکە ئەمە جیاوازی ڕەگەزی ئەزانی چی نەک جیاوازی ئێمە لەبەرەوەی جارێشتا نەگەشتوینەتە ئەو ئەستی کە هەموو ژنەکانمان شان بەشانی پیاوەکان کار بکەن لەبەرەوە پێویستە ئەبێ حکوومەت بۆەوەی نەگەشتونەتەوە ئاستاجە ئێستا هەموو خاوەنی هەمومان نەخێر خاوەنی کار و پیشەی سربەخۆنین نەخێر ئێمە زۆری نەمان هەیە سێکەی فەرمانبەرە ئەوە تا لە دایریەکە ئەمە خاوەن کار نییە بەڕاستی ئەمە فەرمانبەرێکە لە دایرار ڕۆژە حکوومەت دوستی پارەیاتێ و نەویست وەکو ئێستا کە چۆن ماوە ڕعبە موچەیەکی هاتێکە بەقەدەر تواناکانی خۆی نیە بەقەدەر ئەو ئیشە نییە کە ئەیکام بەڵێ ئێمە ناڵێن جیاوازیە لە کردی بازرگانیە وەکو پیاوێک نەتانتوان وەکو ئەگەر بەنمونەی پیاوێکە لە کۆمەلگای کارەکات نەتانتوانیەوە وەکو ئەوان کار بکەن و خاوەنی داهات و ئابووری سەربەخۆی خۆتان بێت ئەزانی چی ئێمە توانیمانەشان بەشانی پیاوەکان کار بکەین بەڵام ئایا ئێمە زۆرینەی نەخێر با ئێمە ڕاستگۆیانە لای میوانی دۆمان خاتو کلسوم مەرجەکانی سەرکەوتنی ژنێک لە بواری ئابووریە چییە؟ ئایا دەرکردنی یاسایەکە لەلایەن حکوومەتەوە بۆ پارێزگاریکردنی ئەم ژنانە بۆ هاوکاریکردنی ئەم ژنانە یاخود ئاستی هۆشیاری کۆمەلگایە کە ئەبێ بەرز بێتەوە بۆ تێگەیشتن لە معانات و لە کێشەکانی ژنان هەردووکێتی ئاستی کۆمەلگاکە ئەبێ یاربەتی دەرت بێ ئەبێ ڕێگرت نەبێ شکر بۆخوا من ئەوتێک کە ئیشەکەم تا ئێستا ناڕەحەتێک توش نەبوو بەڵام لەوانەیە هەبێ ناڕەحەتێکی توش بوو بێ کێشتێکی بۆ دروست بێ ئێمە تا مەسەلەن خۆ مستافێکی ئیشەکەم زۆر ڕێزم لێگیراوە سپاسی هەموو خەڵکی کوردستانەکەم سپاسی و کەساناکەم کێنە چشقارەکەم بە چاوێکی ڕێز و سەیریان کردووەکو خوشک و کەسوکاری خۆیان ئەوە خۆشە بۆ ئێمە سەربەرزیەکە بۆ من لێرۆ سپاسی هەموو لایەکەکەم بەس پێویستە حکوومەتیش پێویستە حکوومەتیش یاربەتی دەربێ وەکو مەسەلەن قەرزی بچووک بۆ کەسانی کە توانیان نیە ئیشێ بکەن یاربەتی دەربێ بۆ ئەمن و ئاسایشی ناو ئەو شوێنی کە ئیشی تیاکە ئەوە کەمە لێر لای خۆمانەوە ئەوە نییە ئەکرێت چۆن ئەوە هیچ داواتان نەکردووە فشارتان دروست نەکردو بۆی کە حکوومەت ئەمەتان بۆ بکە داواکرد چیە بێ شتێک هەبێ شوێنێکە بێکە یاربەتی ئەو کەسانە بنەوە ئافرەکانی کە یانوی ئیشکە پرۆژەیەکیان بەدەستەوەیە کە بتوان یاربەتیان بن مادیەن کە مادیەن یاربەتیدا ئەو کەسە مادیەکە زۆر زۆرە نەک من بەتەنیا من توانیمە لە سفرەوە دەست پێ بکەم بەس لەوانەیە زۆر کەس هاتووتە لام پرسیارم لێ کردووە ناتوانێت ئیشکا لەبەرەوەی مادیەن نیەتی بتوانێت پرۆژەیەک دابنێت ئەمڕۆ قەیرانە بمانێ نەمانەوێت پارە نییە قەیرانیش بوو تۆ توانات نییە شوێنێک ئێستا دوکانێ بگری بە 500,000 بە $500 مەسەلەن بە گرانتر بە کەمتر توانای نییە ئەو کەسە لەبەرەوەی ئیش کزە ئیش لە کەمبوونایە لە زۆربوونا نییە لەبەر ئەوە خەڵک توانای ئەوەی نییە بەڵام من جیاوازم بڵین لەبەرەوەی من زووتر دەستم کردو بێژ معروف بووم خەڵکێکم ناسێ بۆ لە 2006 من ئیشەکەم مشتری خاصی خۆمە بێ بەڵام یەکێک بێ ئێستا بە کتوپڕی پرۆژەیەک دانێت توانای نیە بەس پێویستە لەسەر حکوومەت بتوانێت یارمەتی ئەو کەسانە بکە ئەیانێ پرۆژەیەک دانێن وەکو قەرزێکی با بچووکیش نەبێت گەورە بێت چیتیایە کە ئەو کەسە کەوتە سەر ئیش و سەر قاچی خۆی ئەتوانێت قەرزەکەی خۆی باتەوانێت شلێر پێتان وانە بوونی ئەو ژمارەی زۆر لە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوی ژنان هەیە بۆ پاراستنی ژنان لە هەرێمی کوردستانە ئایا ئەم ڕێکخراوانە هیچ ڕۆڵێکیان نەبووە لە پێشخستن و لە پشتگیریکردنی ئەو ژنانە لە دروستکردنی فشار بۆ لەسەر حکوومەت بۆ دەرکردنی یاسا و بڕیاری تایبەت بە ژنانی خاوەنکار
ئەزانی چی ڕێکخراوەکان ئێمە ناڵێن کاریان کردووە یعنی ئەمە بێویژدانیە گەر ئێمە کارێکی وا بڵێن یا شتێکی وا بڵێن ئەگە بڵێن کاریان نەکردووە ئەمە بێویژدانی ئێمە ئیکەم بەرامبەر بە ڕێکخراوەکان نەخێر ڕێکخراوەکان خۆشبەختانە جێگەدەستیان دیارە و کاریان کردو و فشارشیان هەبوو و هاوکاریشمان بوون بەڵام لەوانەیە لە جێی تموحی ئێمانە بێت لە جێی تموحی بۆ ئێمە لەبەرەوەی یەک شت هەیە لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەوەیە کە ئافرەتی کورد یاخود ژنی کورد تموحی کەمە تۆ تا تموحی زۆر نەبێ نادوانی سەرکەوتنەکانی بە یەکجاری ببینی بۆچی ئەگەڕێنیتەوە کە ژنی کورد تموحی زۆر نییە نازانم بڵێم چی من بەس پێم وایە ئەگەر ئافرەتێک ژنێک گەنجێک کوڕێک هەر کەسێک تموحی زۆری نەبێ ناتوانێ بە نەبوونی ئارەزویەکی گەورە نەبوونی هیوایەکی گەورە بۆ پێگەیشتنێکی گەورە نەخێر لەوانەیە ئەمە ئەگەڕێتەوە پەیوەندی بە پەروەردەی خێزانی ژنانەوە بێ لە ناو خێزانەکانە کەوایان لێکەن نەتوانن بە باشی گرنگی بە توانە و لێ هاتوویەکانی خۆیان ئەزانی چی ئەوە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەو باوک سالاری کە لە خێزانەکانە هەبووە هەمیشە سەیری کردووە باوکێک ئەگەر چوار کچی هەبوو بێ کوڕێکە بۆ کوڕەکە دەوری ڕئیسێکی بینیەوە دەوری قایدێکی بینیەوە هەمیشە کچەکە بە کەمینە ڕازی بووە ئەگەر هەرچی شتێک بوو بێ لەوانەیە ئەوەی کوڕەکە یەک کوڕ بەقەت چوار کچەکە مەسروفیە و بێ و نازی هەبوو بێ و چوونە دەرەوە و زیاتری هەو بێ بەڵام کچەکە بە و شتەکەمە ڕازی بۆ خۆی ئەم بێتموحیەی کە لە مناڵیەوە لە پەروەردەوە لە خێزانەوە لەو باوک سالاری کە هەمیشە کچەکانی چەوسانەوە وای کردووە کە ژنی لای ئێمە وای کردووە کە ژنان ڕازی بن بۆ بەشەکەمەی بەتەکید ڕازی بێ بۆ بەشەکەمە ئەوەنە ئەگەر ئێمە بێت و تموحمان زیابێ لە چاوێکی تموحەوە سەیری ژیان بکەین سەیرەکەی بەڕاستی ئێمە کەسی زۆر ئازامانەیە کەسی زۆر لێ هاتوومانەیە بەڵام سەیرەکەی لە حدێکە ئەوەستێ بۆ ئەوەستێ لەبەرەوەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆی ماندووی دەستی ئەم وڵاتەیە ماندووە چونکە ژنبوون من پێم وایە لە وڵاتی ئێمە خۆی کارەساتە ژنبوون کارێکی زۆر قورسە لە وڵاتی ئێمە من کە ئەم ڕۆژنێکم ئەبێ شان بەشانی پیاوەکان کار بکەم ئەبێ دایکێکی دڵسۆزم بۆ مناڵەکانم ئەبێ ژنێکی ڕازاوە بم بۆ مێردەکەم ئەبێ کەسێکی زۆر سپۆرت و جوان بم لەسەر شەقامەکان ئەبێ کەسێکی زۆر ژنانە بم بۆ تەعزیە و نەخۆشەکان ینی بەڕاستی ئەمە بۆ خۆی ژنبوون لە وڵاتی ئەمە کارێکی سەختە بۆیە لەوانەیە زۆرینەی ژنەکان نەتوان ئەم لەمپەرانەی کە لە بەردەممانە ئێمە هەمیشە هەوڵێن بەمە ئەم لەمپەراشکین ئەواشکێنین هەتاوەکو بگەین بە ئامانجەکانمان من شەڕەکەم لەسەر ئەوە لەوانەیە کەلسوم خان تۆ ئافرەتمان زۆرە کە شەڕەکە لەسەر ئەمە لەمپەرەکانی بەردەمی خۆی ئەشکێنێ بەڵام ئایا هەمووی ئەیکە نەخێر ئێمە سەیرەکەی ژنێک ئەیەوێ بۆ نمونە ئەمڕۆ بەتەمایە بێ بۆ لای تۆ یە بۆ لای من بەڵام بچووکترین لەمپەرکەیەتە بەردەمی پەشیمانە بێتەوە نایەت ئەمە ئەوەیە کە نایەڵێ بگەین بە ئامانجەکانمان نایەڵێ بگەین بۆ ئاواتانی کە ئەمانە ئەوە ڕێکخراوەکان کاریان کردووە من دەستخۆشیان یەکەم بەڵام لەوانەیە لە ئاستی تموحی ئێمەیانە بێت بەڵێ ئەچمەوە بۆ لای کلسوم خان هاوکاری ژنان لەم بوارە لە پێشخستنی ژنا لە چه ئاستێکە ئەبینن ئێوە وەکو ژنان چەند کارتان بەیەکەوەیە و تا چەند جەنابەت دەرفەتی کارت بۆ ژنان ڕخسانە و دەست گرتوون بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ببن بە خاوەنی پیشەی خۆیان وەکو جەنابەت ئێستا حالیان باشە چکە من خۆم ئیشەکەم لە ناو ژنایە ژنم لەگەڵایە لەبەرەوە هەنگامان ناوە بۆ پێشکەوتن ژنان ئێستا زیاتر دەرئەکەون زیاتر ئیشەکەن خاستن لای من هەمووی ژنە ئەوە یەتە لای من هەر ئافرەتەکەیت بۆ ئیشکردن بەس ئەوە ناخۆشە کە زۆر ئافرەت یەتە لای من مەسەلەن ڕێگریەکە یاڵە من نامەوێت لە قاعەکە یابم نامەوێت دەرکەوم ئەمە چیە ڕێگریەکەیە لەکوێ لە ماڵەوە لای مێردەکە یان براکە یان باوکی ئەو ڕێگرە خۆزگە نەمایە فەرقی من و ئەو چیە فەرقی ئەم چوار پێنج کچی تر کە ئێستا ئیشەکەن لەو شوێنانەیە دەرکەوتون چ زەرێکیان کردووە مەسەلەن لە دواوە بیان لە پێشەبی لە پشتی قینەکەەوە بی دیار نەبی سەبەبەکەی چییە نازانم
تۆ هەموو ئافرەتەکان فەرمانبەرن لە دایرەکان ئیشەکەن لەگەڵ پیاوە بۆچی ئەوە ڕێگرنین بۆ ئەوە بۆچی ڕێگرن بۆی شوێنێک ئیشکی تیابکەیت پێتان وایە ئەم کێشەی کە لە بەردەمی ژنانە هەیە بەچی چارەسەرکرێ ئایا هۆشیاری ژنان خۆیانن خۆیان پێویستیان خۆشیان ژنان نابێ خۆیان ڕێگەبن ئەو چەپۆکە بدرێ بەسەریانە ژن دەوری هەیە لەوەیە مثلەن هەوڵ با زیاتر بێت مثلا من خۆم لە بیدایەتی ئیشمان پیانەوتم چۆن ئیشەکەی ناتوانانی ئەو بۆ ناکرێ ئەیان ڕوخانم بەڵام منێکە بلوانە کە نەڕوخام تا ئێستش ناڕوخێم یعنی بەتەمای هەر ئیشم بەردەوام بلێ ئیشە پێویستە خۆت هەنگاو زیاتر بنێ خۆت طموحت هەبێ خۆت توانای ئەو هەبێ کە هەوڵبی ئەو ڕێچکەیە بشێنیت هەوڵبی قەناعەتیان پێ بکەی هەوڵبی پێیان بڵێ بیسەلمێنی کە تۆ تواناو هەیە ئەو پیاوانە وەکو ئەو برایانێکە ئیشەکەن تۆش ئیشکەی لە هەج بوارێکا بێ بواری ئەو ئیشێکی خۆت هەڵێ بژێریت کەس بەپی توانای خۆی بەڵێ کلسوم خان لە مەجای سیاسەتە نمونەی زۆرمان هەیە لە وەکو لیلا قاسم وەکو حەبسەخانی نەقیب لە پەروەردەیە وەکو ئێستا شەڕەوانانمان هەیە کە لە بواری سەربازی و چەکداریە کار ئەەکەن گەریلامان هەیە هێزی یەکێتی ژنانمان هەیە ئایا لە مەجای خواردن دروستکردنی وەکو جەنابتە لە مەطعەمان لە مێژووی باشووری ژنانی باشووری کوردستانە کەسانی بەو جۆرە هەیە کە ببوون بە ڕێچکە ببوون بە مامۆستا ببوون بە ڕێبەری تۆ بۆ ئەوی تۆ بگەی بەم ئاستەیە خۆت بەڕێستان هەر خۆتان کارتان کردو و توانایەک بۆ لە خۆتانە بەهرەیەک بۆ دەرتان من خۆم بەهرەکە لە خۆما هەبووە هەر لە ماڵی خۆمەوە دەستم کردو بە ئیش معنای هیچ کەسێکی نەبووە ئەوڵی ناوم لە ماڵ خۆمەوە بەڵام کە من خواردنێکم دروست کردو بۆ تۆیان بۆ یەکێکی تر لە ماڵ خۆمەوە تەشجیعی کردم ئەو تەشجیع بوونە زۆر دەوری هەیە کە تۆ تەشجیعیەکێکت کرد مناڵەکە و کە تەشجیعێکی لە پۆلیەکەوەڵی هەوڵ بە وابکەوە بکە شتێکە خستە بەرچاو ئەو زیاتر هەوڵەیات بەس ڕوخانن زۆر خەتەرە بۆ ئەو کەسانی کە ئیشەکەن من لەو نەوعانە بووم باش بم خۆم نەڕوخانەوە هەرچەند خەڵک ئەی ڕوخانم ناتوانی و مەیکە و ئەمەمەکە و مەطعەم بەژن چۆنە کرێوتم من هیوایەتم بوو هەرێ بیکەم لە بچووکەوە دەستم پێ کرد گەشتمە گەورەش خۆشت نییە تۆ هەر پارەوە هەبێ بگەی بە ئەنجامی ئیشێک من لە ماڵ خۆمەوە لە سفرەوە دەستم پێ کرد کە دەستم پێ کردو لە ماڵ خۆم 4 ساڵ ماڵ خۆمە ئیشم کردو اینجا چوومەتە ناو دەرەوەی ماڵەکەی خۆم شوێنێکم گرتووی بچووک و توانیمە ئیش بکەم لێشەوە پەرم پیاوە گەورەترم کردو بەردەوامە لە پەرەیان یا و گەورەتریا و دائیمەن هەر ژنێکی ژێتە لای من کە پرسیارەکە نایاڵم بڕوخێ هەوڵی ئەوەی لەگەڵا ئێمە نەڕوخێت خۆی تەشجیعی خۆیکە خۆی هەوڵ با بەتوانە بێت بۆی دەست بکا بە ئیشەکەی خۆی گرنگە دەوروبەر هاوکاریت بکەن ئەوە گرنگە کە ژنان خۆیان مرۆڤ خۆی زۆر گرنگە دەوروبەرەکە دیارمەتی خۆی هەبێت وایە زۆر گرنگە دەوروبەرەکە دیارمەتی دەرت بن وەکو مناڵەکانە دیان وەکو خوشک براکارت وەکو باوکت وەکو کەسوکارەکە دەوروبەرت نەوڕوخێنن نەوترسێنن نەڵن ئەمە نابێ ئەمە تۆ ژنی نابێ بچیتە ئەم شوێنەوە بۆ نابێ یعنی سەبەبەکەی چێ نابێ من تێناگەم فەرقی من و ئەوان چێکە ئیشەکەین هەمووی ئەبێ بەس ئەبێ نەترسی ئەبێ هەنگاو هەڵبنێی بۆ ئیشەکە و بچی لە هەج ئیش بوارێکە توانایەکەت هەیە تواناکەی خۆت دەرخە هاوکاربوون بۆ کچەکانت بۆ ئەو ژنانێکی لە دەوروبەرتن بۆ هیچ ئافرەت دایمەن تەشجیع هەموو ژنەکانم کردووە زۆر ژن هاتووە کە ویستێتی پرۆژەیە دانێ پرسیاری پێکردوم توانام ماوەتە بەری تو مەمە ڕوخێمە ترست نەبێ لە ئیشەکەت سەرکەوتنێنی هەچ بۆ خوشک و کەسوکاری خۆت ئەم کارە چۆن کردووە بۆ هەمووشی عینەشتم بەرداوامە مێستا خوشکی خۆم قسوتە سەر شێشخانەی خوشکەزای خۆم قسوتە سەر فەرعیەکەم هەنگاومە ئێستا خۆی ئەڵێڵێ شتێکی چاکت کرد ئێمە قستە سەرم بیشە هەم یەک ئیسفادەیەکی کرد و تێگەیشتنێکی تر و داوینێکی کۆمەڵایەتی تری بەقەوەتر بۆ دروستە بێ کۆمەڵی خەڵکە ناسیت لە باش لە خراپ لە ڕەزیل لە یتر لە هەموو نەوعێک لە دەوڵەمەند لە هەموو نەوعەکان بوارەکانە تۆ خەڵکە ناسیت لەو ئیشەیە زیاتر فێری تەعاملی ناو بازاڕی بیت فێری تەعاملی ناو پیاوانە بیت ئەزانی چیەکی تو چی ناکەی قدری قیمەتی ئیشەکەی خۆ دەزانیت لەوانەیە کە تۆ ژنێک بی لە ماڵەوە مێردەکە و ڕۆژ تایوارە ئیش بووکە قیمەتی شتەکە نەزانین بەس کە ئێستا خۆت ئیشەکەی ئەزانی ئیشەکە چۆنە لەبەرەوە شلێخان مەرجەکانی سەرکەوتن چییە بۆ ژنێک کە بێوێت سربەخۆ کار بکات واتە ئایا پلان بوونی پارەیەکی زۆر مەرجە بۆ ئەوەی ژنێک بتوانێت بێکاری بازرگانی کایە خۆ پێویستە پلانی تایبەت و سەلیقەی بەڕێوەبردننی هەبێت شرت نییە خۆش خەڵکانێکی ئێستا پارەیەکی زۆریانەیە و لە ماڵەوە دانیشتون ناتوان هیچ پرۆژەیە بکەن شرت نییە بەڵام پێش هەموو شتێ ئەبێ ئەو کەسێکی بەتوانە بێ خاوەنی بڕیار بێ کەسێکی جەریء بێ نەترسێ
و ئەوە نەبێکە بۆ نمونە ئەمڕۆ ئەیەوێ کارێ بکات دوای مانگێک حلحلی با بڵین لای خۆمان ئەوەی پیاڵێن حلحلی نەبێ بەڵێ سیرەکەی دوای مانگێک ئەمڕۆ ئەم ئیشە دەری ناهێنێ بڕابیکا بە ئیشێکی تر خۆی ئەمە مرۆڤەکان ئەڕوخێنێ لە کاتی کارکردنا خۆی ئەگە پارەشێ هەبێ و عقلێکی باشیش لە پەنا هەبێ ئەمە شتێکی باشە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کەسێک ئەبێ ئللا پارەیەکی زۆری هەبێ ئینجا دەستکە با فرۆشەکەت بچووک بێ هەمومان لە بچووکیەوە دەستمان پێکردووە هەمومان لە شتێکی لەوانەیە سێوەرەقەیەوە دەستمان پێکرد بێ ئێستا گەیانومانتە ئەو ئاستەی کە بتوانین نووسنگەشمان هەبێ و ساڵۆنیشمان هەبێ و کاری لەوە گەورەتریشمان کردو و من ئێستا زۆر دڵخۆشم بە کۆمەڵێ شێت لەبەرەوەی ئێستا خۆبەخشانە خەڵک فێری درومانەکەم لەوانەیە بڵێ درومان چییە تۆ کە دائنیشی خۆبەخشانە 50-60 ژن فێری درومانیانەکەی بەڵام من خۆمێک یەکم لەوانەی کە لە بیدایەتی ژیانەوە دەستم کردو بەکار بە درومان دەستم پێ کردووە یەکێ بۆ لەو کارانەی کە زۆر دڵخۆشم پێی و شانازیشی پێوەکەم و تەمەناژەکەم ئەو ژنەی کە ژنی ماڵەوەی کە توانای نییە کە هیچ شتێک نازانێ من ئامادەیم تیا بوو لەگەڵ یابوو مشان بەشانی کار بکەمە تاوەکو بتوانێت بچێتە سەر پرۆژەیەکی بچووقەتێکە کەسێک نییە ئێستا ناتوانێت بای دوو وەرەقە سێ وەرەقە شتێک بکرێت دانیشێ دەست پێکە ئێمە لە بلوستنینەوە دەستمان پێ کردووە گەشتوینەتە ئەو ئاستەی ئێستا شێرخان جەنابتان یەکەم ژنن لە کوردستان و لە عێراقا کە شۆفێری لۆری و سیاری گەورە بکەن و هاوکاری و پیاوانیشەکان بۆ فێربوون کە ئەمە جێی دەستخۆشیە ئایا ژنان تا چەند ئەیانەوێت کاری زەحمەت بکەن و ئەیانەوێت کارێک تاقیکەنەوە کە پێشتر ژنی تر نەیکردووە بە دڵنیاییەوە هەموو ژنێک پێی خۆشە ئێستا بۆچی پیاوەکانەوە تا سێرەکەی کاری ژنەکانەکەن ئەمە خۆتاقیکردنەوەیە بەڵام ژنانیش عینەن کاتا پێی خۆشە کار بکە بڵێ من لە کۆتایی 2008 تا ئێستا یەکەم ژنم لەسەر ئاستی عێراقیش و کوردستانیش کە پیاوان فێری لێخوڕینی لۆری یەکەم ئەوە ئەگەێنێ کە من چۆنڵی پێم خۆشە گەرشان بەشانی ئەو مامۆستایانەیە خۆ ئەو ڕاهێنەرانەی کە کارەکەن لەسەر شەقامەکان منیش یەکێک بم وەکو ئەوان بە دڵنیاییەوە ئەوە کارێکی زۆر دڵخۆشکەرە من بیدایەت کە مۆڵەتەکەم کرد بە گشتی چونکە یەکەم ژن بووم کە بە فعلی مۆڵەتی گشتی وەرگرم بە لۆری بیرمە لە لای خەسەخانەی شۆڕشەوە ڕۆشتم من ئەوەنە مەشغوڵی لێخوڕینی سیارەکە بووم و حەزمێکی گەورەی هەبوو لەگەڵمە ڕاهێنەرێکا بووم ناوی مامۆسادیلمان بووم ئەوەنە مەشغوڵی ئەوە نەبووم کە دەرەوە ببینم بەڵام خۆشبەختان کە ڕۆشتم بە لای خەسەخانەی شۆڕشە لە کاتی ئیزندانی دائیرەی خەسەخانەی شۆڕش بووم مامۆساکە پێوتم وتی ئەوە بۆ جوابیان نایێتەوە وتم چییە وتی ئەوانە هەموو چەپڵە ڕێزانیان بۆ تۆ کرد زۆر دڵخۆشم یەکێک بوو لەو هاندەرانەی کە هانیان بڵێ ئەمە عیب نییە ئەگەر من سبێنێ لۆریە بگرم بە دەستمەوە لێ خوڕم من لە یەکەم هەنگاوما سێرم کرد لەسەر ئەو شەقامە چەپڵە ڕێزانم بۆ کرا ئەبێ بۆ شانازی پێوەنەکەم بۆیە ئەوە یەکەم هاندەرم بوو لەو کارەیە کە لەوانەیە خەڵکانێکە بوو پیان بوویتما تۆ چی داوە لە لۆری تۆ چی داوە لەوەی ئەو کارە قورسە بکەی کارێکی ناشرینە کارێکی جوانە کارێک بکەیت و دەوروبەرەکەت چەپڵە بۆ لێ دەنەوەکو بەڕێز دێڵێ یارە کارەکەی تۆ جوان بووە چه قسێکت هەیە بۆ ئەو ژنانەی کە لە هەمان ئەتوانن کارێک بکەن و لە هەمان کات ئەترسن لە ڕوبڕبوونەوەیان لەگەڵ کۆمەڵە هەتا ئەگەر کۆمەڵ سەرەتا ئەو کارەشی بەدڵ نەبێ ئایا ڕێنمایی تۆ چییە بۆ ئەو ژنانەی کە ئەیانەی بێنە مەیدان و کار بکەن ڕێنمایی من بۆ ئەو خانمانەی کە ئەیانەیە بێنە پێشەوە من پێم وایە لە ئەمڕۆ زووتر بڕیاری هاتنە دەرەوەیان بن لە ئەمڕۆ زووتر درەنگ نەکا تا بتوانن کاری سەربەخۆ بکەن کارێ بکەن کە خۆیان خاوەنی بڕیار بن شەرت نییە تۆ ئەگەر چاوەڕێبی لە وڵاتەیە وەکو پێم وتیوتم ژن بوون کارێکی زەحمەتە ئەگەر تۆ چاوەڕێ ئەوە بی کارێ بکەیت و هەر هەموو خەڵکەکە لە تۆ ڕازی بێم کەواتە بێت تۆ جێگەی گومان بی چونکە هیچ شتێک نییە هیچ مرۆڤێک نییە لە 100% هەموو کەسێک لێ ڕازی بێ یاخود لە هەموو کارێک هەموو کەس دەستخۆشی لێ بکە و جێگەی شانازی بێ ڕاستە کۆمەڵی خەڵکانێکی ڕوبەڕوو دەبنەوە ڕەخنەت لێ ئەگرن لەوانەیە حەزیان لێ بێ بچووکتکەنەوە لەوانەیە هەندێک کەسیشمانەیە بە پێچەوانەوە وەکو ئەو چەپڵە ڕێزانەی کە بۆ منیان کردووە ئەیکەن ئەمە خۆشبەختانە بەڵام ئەبێ ئێمە نەترسین کەواتە سەرکەوتنی ئێمە لە چیا سەرکەوتنی ئێمە ئەو کاتە دەست پێکە کە ئێمە ئەم شەڕاکەین ئەم شەڕە چییە ئەو لەمپەرانی کێتە بەردەمانە بێ ئێمە لیان نەترسین هەوڵ بین لەمپەرەکان بشکین بۆ ئەوەی بتوانین سەرکەوتن بەدەست بین من ئێستا زۆر جار کە
تەلەبەیە گێتە لای من سێرەکەی مۆڵە دەرەکە ئەڵێ ژنی فەرمانبەری نەخێر خوێندکاری نەخێر ئەی کارە سێ ژنی ماڵۆم زۆرم پێخۆش ئاڵێم وەرە مۆڵەتەکە دەرکە بەڵام لە باتیەوەی قەمەرەیەکی سفید پێ یا قەمەرەیەکی سوورت پێ وەرە بیکە بە تەکسی وەرە ئەگەر هەر حەزل لێ نیە پیاوانیش بگوێزیتەوە وەرە ژنان بگوێزەرەوە کارێکی زۆر جوانە قەچێکە با تۆ بتوانانی ڕۆژانە تەلەبەی خوێندکار هەیە هاتوچیان پێ بکەی خوێندکاری زانکۆی هاتوچیان پێ بکەی کۆمەڵێ ژن هەیە ئەچنە سەر کارەکانیان با تۆ هاتوچیان پێ بکەی وەڵامی ژنان چیە لەم بارەیەوە وەڵامی ژنان هەیە پێی خۆشە هەشە نەخێر ڕێگری هەیە لە ماڵەوە تا ئێستا نەگەشتێتەوە ئاستەی کە بتوانێ مناقەشە بکە دانیشتن بکە چۆنەڵی ڕێکەوتن بکە ینی بەڕاستی لە تو ئەگەر بتوێت لە خێزان بیتە دەرەوە یاخود بتوێت کارێکی سەر بەخۆ بکەی ڕێکەوتن هەیە ینی بیدایە دەبێتەوە ڕێکەوی لەسەر شتەکان من ئەمە ئەەکەم تۆواکەیت من ئەوە پێ خۆشە بەسەر چاو من ئەوە ناکەم تا هەتاوەکو چی بکەی هەتاوەکو پێویستە بەوە ئەبێ کە تۆم نەخێر بە یەک جاریتە دەرەوە ئەتوانی هەموو کارەکانیش بکەی ئەوەش کە جێگەی دڵخۆشی و جێگەی دڵخۆشی نیە هەر بتوانی کارەکانت جێبەجێکەی ژنان نەشترسن لەوەی کە خێزان ڕوبەڕوویان بێتەوە هەستێکی زۆر خۆشە کاتێک کڕاوێش بکرێ و بە گونجاندن بێتە دەرەوە ئەگە بە گونجاندن بێت تۆ سەرکەوتوترە بیت لەوەی کە بە کۆمەڵێ نەهامەتی و کۆمەڵێ چۆڵی ڕقەبەرایەتی بیتە دەرەوە تۆ کاتە مێشکی شەمۆرتاح نییە لە بچووکترین شتیشە ئەوان ناتوان هاوکارت بن وایە کە خێزانی کوردی لەو ئاستەیە بێت کە بتوانێت تێبگالەوەی کە ژنانیش بە هەمان شێوەی پیاوان هەر مرۆڤن و مافی ئەویان هەیە کە ئابوووریەکی سەر بەخۆیان هەبێ مافی ئەویان هەیە کە ئەو کارە تاقی بکەنەوە کە بەڵێ من پێم وایە پێم وایە ئەگەر زیندون لەم بوارەیە و کلسومخانیش بە هەمان شێوە بە هیوای سەرکەوتن و کاری باشتر ئەگەڕێمەوە بەلای کلسومخان کلسومخان هاوکاری پیاوان چەند گرنگە بۆ ژنان کە کار ئەکەن لە زۆر بوارە جیاوازەکان زۆر گرنگە هاوکاری پیاوانتر ئایا پیاوەکە باوکتە براتە کورتە مناڵەکەتە هەچ کەسێکە من لە ماڵی خۆمەوە هەمویان هاوکاریان کردوم خۆش بۆ معنای پشگیریکی منیان کردو توانیمە ئەو کەم هەوڵیان نییە بم ڕخێنن بەستویان ئاگال لە خۆبێ مەسەن لە سیحەتت توانات نابێ مەسەن هیلاگە بیبڕیار بەدەست خۆتە ئێمە ڕێگر نین هۆکاری کە پیاوانێکەن بۆ ژن بە هەمان شێ ئەو هۆکاری پێویستە بۆ پیاوانیش کە ژنان هاوکاریان بکەن طبعا بە یەک لایەن شت ناکرێت بە هەردوو لاشتەکرێت بە هەردوو لا متفق بن لەسەر ئیشێک پیاوان هاوکاری ژنەکان بن ژنەکان هاوکاری پیاوەکان بن عینە شتە واتە ئەو پیاوەی کە ئەوێ کارێکی جیاوازی بکە پێویستە بە هەمان شێوە هاوکە ڕای خێزان طبعا شتێک بکە لە زەریری خێزانیان نەبێ و هەوڵ بە ئیش بۆ ماڵ و خێزانی خۆی بکە شتێ بکە کە لە زەریان نەبێ قەیچێکە بۆ ڕێگریە بیت ڕێگری نابی کە تو بتوانانی لە ئیشێکەکە بۆ ماڵی خۆیەکە ئیسفادە بۆ ماڵ مناڵی خۆیەگەیەنێ نابێ ڕێگر بێ بەڵێ کلسومخان ئەو کاری کە جەنابتان ئەیکەن لە بواری چێژ لێنانە ئایا هیچ کات هەوڵ بیرتان لەوە کردێتەوە هەوڵتانەوە لەگەڵ ژنانی پارچەکانی تری کوردستانە کە لە بوارێکی خۆتایە لە هەر بوارێکی ترە کە بڕۆنە لای ژنانی پارچەکانی تری کوردستان وەکەتان ئەگەر خوا فرسەت با و ئەگەر شارەکان بگۆڕن لە شاری سلێمانی بڕۆی کە شاری من لە بەرنامەمایە ئێستا بەتەمای ئەوم کە ئیشەڵا گەر خوا فرسەت بە لە هەولێر فەرعیتر بکەمەوە بە هیوام لە هەموو بەشەکانی کوردستانە بتوانم بیکەموانێ گەر خواتە من بات و نەخۆش نەبم ئیشەڵا توانام هەبێ لە بەرنامەمای ئەوە بکەم چەند گرنگە بەلاتەوە کە ژنان لە بڕۆنە دەرەوە و پەیوەندی زۆر گرنگە زۆر گرنگە ژنان هەموو بڕۆنە دەرەوە لە شوێنێک ئیشیان دەستکە و ئیشکەن بۆچی ئێمە چیمان لە ژنی وڵاتان کەمترە هەمووی ئیشەکە لە هاتوچوە لە ڕێگایە لە وڵات بۆ وڵات دەڕوا ئیشەڵا ئێمە ژوامان لێت بەدەست خۆمان کە ئەو توانایە بخینە بەرتقون نەترسین و ئەو وینەمان هەبێ ئەو حڕێتەمان هەبێ بتوانین ئیشکەین و تواناکەمان هەبێ زەوقمان هەبێ بۆ ئیشەکەمان بۆ کارەکەمان ئەتوانین بیکەین هیچ کەس ڕێگر نەبێت ئەتوانی تو ئیشی خۆ بکەی هیوای سەرکەوتن سپاس بۆ ئێوە ئازادی و کارکردن چ پەیوەندیەکیان هەیە بۆ ژنی باشووری کوردستان ئازادی و کارکردن من پێم وایە ئەگەر تۆ کار نەکەی ئازاد نابیت چۆن ئەزانی چی ئەگەر تۆ کەسێکی دەستەمەوەبی لە ماڵەوە چه ئازادیەک تاوەڕی چه ئازادیەکەیت ئازادی یاخود ماف یاخود خۆشی تکلێتێک نییە من بیەم بە تۆ ئەگەر تۆ خۆت هەوڵی بۆ نەیت و داوای نەکەیت و شەڕی لەسەر نەکەی دڵنیا بە کەس نەیا بە کەس لەبەرەوە ئازادی شتێکە ئەبێ خۆت وەریگری نەک چاوەڕێ ئەوە بکەی خەڵک بداتێ لەبەرەوە ئەگەر تۆ خۆت هەوڵ نەی ئازاد بی ناتوانی کار بکەی ئەگە کار نەکەی ناتوانیت
ئەگە کاریش نەکەی ناتوانانی ئەو ئازادیە بەدەستبێنی کەواتە تۆ لە چۆن گۆڕینەوەی بیر و باوەڕ لە گۆڕینەوەی کللتور لە سەفەرکردن لە ناسینی خەڵکان لە تعاملکردن لەگەڵ کەسانی گەورە بچووک مناڵتر بەرپرسیار خەڵکانی سەرشەقام تۆ تێکەڵاویە گەبێت کە ئەم تێکەڵاویە بوو کەواتە تۆ کەسێکی سەرکەوتووە بی بۆ لە بەرەوەی لە هەموو عەقڵەکان ئەخوێنیتەوە ئەتوانی تعامل لەگەڵ هەموو تەمەنەکان بکەی لەگەڵ هەموو ئاستەکان بکەی کە تۆ توانیت ئەمە بکەی کەواتە کەسێکی سەرکەوتووە بی ئەو کاتە مێشکی فراوانترە بێ ئەتوانی کاری جوانتر و چاکتر بکەیت. دەستان خۆش بێ کلسوم خان پێتان وایە کە ئازادبوونی ژن لە کۆمەڵگای کوردیا لە باشووری کوردستان و بەتابەت لە شاری سلێمانیا تا چەند پێشوازی لێ ئەکرێت لەناو کۆمەڵە کاتێ ژنێک ئازاد دەبێت چەند ژنان هاوکاری ئەبن چەند پیاوان هاوکاری ئەبن بۆ کارکردنێکی سەرکەوت. طبعا هاوکاری ئەبن ئێستا من بەنسبەت خۆمەوە من ئەوەی خەڵکە کە تەشجیعی کردومەوەی خەڵک هاوکارم بووە منی ئافرەتان و ژنان هاوکارم بوون باوەڕ ناکەم لە ماڵ خۆماون هاوکارم بێتن ڕفیقەکانم زیاتر طموحیان خستمە دەبەر یعنی هاندەرم بوون بۆ ئیشکردن من سپاسیانەکەم ناتوانم ناوی هەمویان بێنم ئێستا طبعا ڕفیقم زۆرە یارمەتی دەرم بوون لە ئیشەکەمە تەشجیعیان کردوم توانیان نامەتێ زۆر جار ئەفکاریان نامەتی زۆر جار پرسیارم کردو مەسەلەن چی بکەم باشە تەغەیورێک لە ئیشەکانمانە یەکێلەوانەوە ڕفیقێکمە لەگەڵ مایە سەرۆخانە زۆر جار بۆ مۆدێلی شوێنەکەم دانیشتنەکەم شتەکان بیگۆڕم پرسیاری ئەو بکەن لە باشووری کوردستانە بەگشتیش لە ناو ژنان ئەڵێن ژنان قسێکی باوی کۆمەلگا هەیە کە ئەڵێ ژنان ئیرەی بێکە بن یاخۆ ژنان حەسوودی بێکە من تا ئێستا نەگەشتومەتە ئەوەی کە ئیشەکەی هەیم پێ بەرێش کرد هەمویان باش بوون لەوانەیە هەش بێ ئەوەش هەبێ بەس خۆ هەموو پەنجەکانی دەزۆکو یەک نییە لەوانەیە هەبێ ئیرەی و پێبەرێ لەوانەیە هەبێ تەشجیع بکە و ئاواتەخواز بێ بە ئیشەکەت بڵێ دەستخۆشی لێ من زۆر کەس دەستخۆشی لێ کردوم لە هەموو شوێنێکە ئەوەیە ئیرەیە هەیە لە مناڵە هەیە لە ماڵی خۆتە تۆ ڕووی بە مناڵێکت سێرکە ئەوترەڵێ ئیرەی پێ باڵێ تۆ زیاتر ئەوت خۆشەوێ ئەو لە هەموو شوێنێکایە و ئیرێ بەڵامەوە ناکاتەوەی کە تۆ بڕۆخیت و نەتوانی ئیشکەی لەو ژنانی کە خاوەن کارن جەنابێت یاخود شلێرخانیان ئەو هاوڕێیانت کە ئێستا باست کرد کاتێک کارێک ئەکەن چەند ڕاوێژ و دانیشتنتان هەیە بەیەکەوە من بمعدل ڕفقەکانم لەلا من یەکیان خۆ من بمعدل ئەگەر ئەمیانم لارە بێ ئەوی تریانم لایە 5-6 ڕفیقی ئاوام هەیە زۆرن ناتوان بڵێم 5-6 زیاتریشن معدل پرسیار و ڕائەکەین قسە ئەکەین تەکبیرەکەین کە داهات شتێکی تر بکەین لە بەرنامانە ئیشی تر بکەین ئەو هاوکاری کە ژن پێشکەش بە ژنی ئەکا پیاوێک ناتوانێت پێشکەش بە ژنی بکە زۆر جار لە زۆر حاڵەتە ئەو قسێ هەیە ئەمە تا چەند ڕاستە من ئەوەی ڕفقەکانم هاوکاریان کردم باوکیان نەماوە عافیکە زۆر یارمەتی دەرم باوکارم بووە بەڵام زۆر یارمەتی دەرم بوون ڕفقەکانم بەڕاستی ناڵم ڕفقێکم هاوڕێژنەکان طبعا هاوڕێژنەکان ڕفیق من هاوڕێژنەکان کە ڕفیق من زۆر یارمەتی دەرم بوون لە هەموو بوارەکانە لە ئیشکردنا مەسەلەن ڕاو بۆ چونمان هەبووە پرسمان بە یەکتری کردووە چی بکەین باشە تەغەیورێ بکەین لە ئیشەکات چی ناشرینە چی خراپە چی باشە ڕۆژان هەوڵی تەغەیورێن لە ئیشکردنا لەبەرەوە خۆشە پرسیارکردن بە یەکتری ڕاستە شلێرخان ڕای جەنابەت چیە لەم بارەیەوە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک تۆ حەز لە خواردنێکی جیاواز بکە یاخود لە شوێنێکەوە بڕۆیتە شارێکی تر بڕۆیتە وڵاتێکی تر تامی خواردنێکی جیاواز بکەین تا چەند ئامادەیت هەیە کە بێ لەگەڵ کلسوم خان و لە مەطعەمەکەی ئەوە دانیشی و ئەو فێر بکەیت ڕێنمایی بکەی بۆی ئەو خواردنە دروست بکە ئەزانی چی خۆی بیر و ڕاگۆڕینەوە کارێکی زۆر جوانە کارێکی زۆر سەرکەوتوانەیە بە تاکید ئەو کەسەی کە کاریژەکە دڵنیا بە چاوەڕێی ئەوە ناکا کە تۆ ڕێگەیەکی پێپیشان بی لە بەرەوەی کارەکەی ئەوەیە هەڵساوە بەم کارە دڵنیا بە هەمیشە بە شەقامەکون و قوشبنەکان ئاگەڕێ تشتێکی تازەگەری هەیە هەتاوەکو ئەویش بتوانێت کۆ بیکە تۆ گەشتێکی جوانی ژەبینی سیرەکەی سەرکەوتوانەیە ئایا تا چەند لەگە وڵاتی من ئاگونجاوە من بۆ نمونە ئەمڕۆ ئەچم لە سوید نانێگە خۆم ڕاستە کۆمەڵێ شت هەیە جیاوازە ئێستا لە ئەوروپا ئەگەر سیرکەی خەڵکەکەونی لە دەرەوە نانەخۆن لە ماڵەوە ناناخۆم بۆ لەبەر ئەو خواردنەی کە لە دەرەوەی خوا زۆر هەرزانترەکەی لەوەی کە لە ماڵەوە دروستێکە و کاتیشی بۆ ئەگەڕێتەوە عەزێتیشی کەمترە کەواتە ئەمە خەڵکانێکی زۆر لە دەرەوە ئەکانانخوا ئەگەر بەهاتایە و لای ئێمەش بەو شێوازە بواە هەموو شتەکان ئەوانەی کە لە دەرەوە تۆ بەکارێنی بۆ نمونە تۆ ئەگەر ێستا لە ئەوروپا بتەوێت جل بشۆی
ئەو ئەگەر لە دەرەوە بیشۆی هەرزانترەکەوێت لەوەی کە لە ناو شوقەکەی خۆت ئایشۆی کەواتە چیەکە ئەڕوا لە دەرەوە ئەیشوا 3 ساعتیە هەڕوا لە دەرەوە مجلەکانی کۆکاتەوە دە ڕۆژجارێ ئەبیانشە بۆ لەبەرەوە لە چاو ماڵە هەرزانترەکەوێ لەبەرەوە ئێمەش لێرە بمانتوانە تەنها ئەوە نەبێت کە ئێمە بمانەوێ ڕاستە هەموو کارەکەی بۆ پیاکردنی پارەیە بەڵام هەوڵشمان باش بڵێ ئەمە خۆی ئەگەر تۆ کارە کرد بە تاکید باشتربوونی بژێوی ژیانە بەڵام هەوڵمان باە ئەهام بە شێوازێک بێ کە خەڵکەکە هەمووی بتوانێت سوودی لێ ببینێ ئێستا بەداخەوە وەکو چی لاتۆکو ئەو شوقانەی لاتۆ سیرەکەی کۆمەڵە شوقە کراوە ئەڵێ بۆ ئەوانەی کە خانوویانە یا کرێچین بەڵام لە عینەن کاتا سیرەکەی نە ئەوەی کرێچی و نە ئەوەی خەوەن منداڵە ناتوانێت بچێتە ئەو شوقانەوە ئەسڵەن بۆ ئەو نابێ بۆ کەسانێکی ترە بێ با ئێمەش با بڵێن خواردن و خەیاتی و درومان و کۆمەڵە شتەکانمان باوای لێ نەبێت تەنها بتوانین دەوڵەمەند ئیسفادەی لێ بکە باوا بێ لە فەقیرەکانەوە دەست پێکەین ئەگەر ئێمە بێت و چاومان لەوە بێ با ئێمە هەمیشەوا بیر نەکەینەوە خواردنەکە ئیلا لە 5,000ەوە دەست پێ بکەم با کۆمەڵی خواردنیشمانە بێ لە 1,500 دەست پێ بکە بەتاکید ئەمە کارێکی زۆر باشە ئێسام بۆ نمونە ناڵم کەلسومخان چووکە کەلسومخان بە چاو ڕووناکە کەمتر ئەیناسم بەڵام من ڕووناکم هەیە بۆ نمونە کەبابخانەی هەیە لە خەرپانی سیرەکەی کامو جاریە ڕۆین ئەڵێن ڕووناگیان بە ئەنجام خانەیە وابێ بە ئەو کورسیە وابێ بە ئەو خواردنەوە بێ یعنی بە ئەمەت هەبێ بەیانیان بانی وەڕوان ئەوەت هەبێ بۆ لەبەرەوەی زیاتر ئەها تێکەڵاوبوونمان هەیە لەگەڵەوە زیاتر ئەیان بینین زیاتر ڕاوێش بە یەکتر ئەەکەین سێرێکە ڕێگاکانی پێ ئەویش بە عقلی خۆی ئەگەر زانی باشە بە تاکی سپاس دەکا ئەگەر زانیشی خراپە ئەوە خۆی ئەتوانێت قەراری ئەوە بە ئاياتا چەند سەرکەوتۆ لەو کارایە چەند ئەوە قەراری من نییە من پێی بڵم من پێڵێم ئەمە والێکە بەڵام خۆیتوانێ قەراری ئەوە باتاچەند سەرکەوتۆ لەو قەرارەی کە من بۆ ماوە یاخود ڕێ و ڕێگەنیشانەی کە من نیشانم ماوە ئایا ئەو ژنانی کە خاوەنی کارن لە کلسومخان لە جەنابەت یاخود هەر ئەموو هاوڕێیانی ترکە ئەو ژنانی ترکە خاوەنی کارن لە ناوشاری سلێمانی و لە دەوروبەریشی تا چەند ئێوە گروپێکتان هەیە هەوڵتان نەیەوە گروپێک دانیشتێکی تایبەتان هەبێ و کۆمەڵێکی جیاوازتان هەبێت کە ئێوە کار بکەن و بۆ ئاڵوگۆڕکردنیان دانیشتنی تایبەتان هەبێ بێکەوە دانیشتن لەو شێوەتان هەیە تا ئێستا بەداخەوە هاوڕێتی نزیک تەنها بەس هاوڕێتیمانە بووە نەخێر بەداخەوە تا ئێستا ئێمە گروپێکمان نەبووە خۆی ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەگەر شتێکی وا هەبێ بۆ نمونە من چ پێویستم بەوەیە من کارتی عینوانی نووسنگەکەم لە ناو نووسنگەکەی خۆمادانم جوانتر وایە بۆ نمونە کارتی مەطعەمەکەی کەلسومخان دانێم بۆ لەبەرێ من کە تۆ هایتە نووسنگەکە من پێویست بە عینوان و کارت و ئەوە نییە هەت بێ بەڵام پێویست بەوە هەیە کارتێک هەڵەگری کە ئەمە مەطعەمەکەی کەلسومخانە لەبەرەوە بتوان کەلسومخانیش بە هەمان شێوە بتوانێت کارتی نووسنگەی هاوژین دانێ بۆ ئەمە چی لێیە ئەمە بازار دروست دەکەین بۆ یەکتر بەڵام تا ئێستا نەوەڵام من وەکو خۆم زۆر کاریشم کردو و لە سلێمانیش و لە هەولێرش چەند کارێکیشم کردو تا ئێستا هیچ گروپێکی وامان نییە بەس لە ناو ساڵۆنەکانە من بە حکمیەوەی خۆشم ساڵۆنم هەیە لە ناو ساڵۆنەکانە ئێستا گروپێکمان هەیە ئەم گروپە ئێستا پێش ڕەمەزان بیر و ڕامان گۆڕیەوە ئایا سەعات چەند بۆ چەند ساڵۆن بکەینەوە لە چەندی مانگا دەست پێ بکەین کارەکانمان چۆنە هەندێ مەوات هەیە بۆ ئەو ئەڵێ من بەکارم هێناوە بۆ شێوازەیە هەندێ مەوات هاتۆ بۆ من ئەڵم بەکارمێناوە لە ناو ساڵۆنەکان تا ئێستا من ناڵم هەر هەمویانن تقریبا لە 30 بۆ 40 لە ساڵۆنەکان لە گروپیەکەین خۆشبەختانە بەهرەخان سەرپەرشتیەکە ئەوە کارێکی جوان لەگەڵ کاکفەرهادا کارێکی زۆر جوانە سیرەکەی بیرروڕاکان ئەگۆڕینەوە زۆریشمان سوود لێ بینیوە ئەگە بیشمان توانیا ئێمە وەکو کاری سەربەخۆ یا وەکو ئەو ژنانەی کە پرۆژیان هەیە یا کارەکەن گروپێکی وامان هەبووە لەوانەیە زۆر سەرکەوتوتر بوونایە کارێکی زۆر جوانتریشمان پێشکەش کردایە ژوەرگرم لەم بارەوە بۆ دروستبوونی چەند بە گرنگی ئەزانی گروپێکی وا دروست بێ خودت ڕاتان چێ لەسەر ئێمە پێش ڕەمەزان لەگەڵ ئاڵاخانە باسی شتێکی وامان کرد وتی کە خۆی اقتراحی کرد قستێ بەردەمی من ئاڵاخان وتی
کەلسومخان بۆ شتێک ناکەی لەگەڵ هەموو چێشخانەکان و ئەوانەی کە کارەکەن وەکو چۆن سندیکایەکتان هەبێ خۆتان بێ سەر بە خۆتان بێ گروپێکتان هەبێ ڕێکخراوێکتان هەبێ وتم وەڵای خەمە بەرنامە یعنی خستێ مێشکمەوە ئاڵاخان ئەو شتە وتم ئیشەڵای خەم بەرنامە بەڵام تەوە جارە ڕەمەزانی بەسەرا من تۆزە ناسا بووم و نەکەوتوینەتەوە بەڵام وەکو دەستخۆشی من خۆم ئەو کەسانی چێشخانەیان کردوتەوە بۆ لایەنی زۆریان ڕۆشتم و پیرۆزباییم لێ کردوون دەستخۆشیم لێ کردوون وەکو چۆن بڵین من یەکەم کەس بووم لە سلێمانیا کە چێشخانەم کردوتەوە حەزم کردو لە دوای خۆمەوە ئەمانگاوە گەورەتر بێ و زیاتر دەست پێ بکەن دەستخۆشیم لە زۆریان کردو بە تەمام لای زۆری تریشانەیە کە نەچوم سەردانیان بکەم ئیشەڵا پێویستە خۆی ئەوە زۆر خۆی ضرورە ئەمە ڕاگۆڕینەوەیە یەکتری ناسینە تێگەیشتنە لە ئیشکاری یەکتریە هەوڵانە بۆ ئیشکردن بۆ یەکتری تۆ بۆ من بۆ تۆ ئاوا شێوازەکەی شتێکی جوانە من لە بەرنامە چکە ئێمە پێشتر قسەمان لەگەڵ کردو لەگەڵ ئاڵاخانە قسەمان لەمە کردو کە شتێکی وا بکەین ئیشەڵا ئەوەژەکەین. دەستان خۆش بێ کلسومخان لایش لێرخان ئایا ژنان ئەتوان لە هەموو بوارە جیاوازەکانی بازرگانیە کار بکەن یا خوتوانەی ژن لە بەشداری بازرگانیە مەحدودە یان ئەم بوارە ژن ناتوانێت یا کار بکە و ئەم بوارە ژن بۆی هەیە کار بکە ئایا شتێکی وا هەیە یا خۆ ژن ناتوانێت لە ئەم بوارێکە کار بکە؟ نەخێر ژن هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پیاوە مرۆڤە ئەتوانێت لە هەموو بوارەکانە کار بکات بەڵام سێرەکەی هەندێک ژن هەیە بەداخەوە من کە ئێڵم ئێستش ئێڵم بەداخەوە لەوانەیە کۆمەڵی ئاڵتونی زۆر باشی هەبێ بەڵام کاتی نییە کۆمەڵی پارەی زۆر باشی هەیە بەڵام فکری تیجاری نییە یعنی ناتوانێت کار بکە ئەگەر ئەوانە بەهاتنەتە پێشەوە بیان توانیا با ئێمە ئەوە نەبێ من ئیلابێ پارەم هەبێ و ئیلابێ عقلم هەبێ و ئیلابێ کاتم هەبێ اینجا بتوانم ژنێکی خاوەن کار بم قەچێکە ئێمە ئەتوانین بە دوو سێ کەسەوە تۆ پارەت هەیە من خاوەن بیرۆکەم کەلسومخان شوێن و مەکانی هەیە کەسێکی تر ئەتوانێت هەڵسوڕاوی کارەکان بێ ئەمەش هەر ئەتوانین ئێمە پرۆژەی پێ دروستکەین بەڵام بەداخەوە ئێمە ئەگە بڵێن نیمانە ژنانی زۆر دەوڵەمەندمان هەیە لە کوردستانە بەڵام تا ئێستا ئەوان دەستیان گرتەوە بەسەر پارەکەی خواناو نەیانتوانی و هەر هیچنە بێنە دەرەوە بچووکترین خزمەت بە ئەو ژنانە بکەن کە لە کوردستانەکەیان تا ئێستا چەوسێنەوە بێکاری لە لای ژنانەوە زۆرینای ڕێژەی بێکاری بەتاکید لە لای ژنانە بە ئەوان بتوان قەچێکە بەو پارە و ئاڵتونەی کە هەیەە دڵنیابن لەوەی ئەبێ بە دوو ئەوەندە نەک ئێستا ئەو لە جانتاکەی دایناوە یاخود لە قاسەکەی دایناوە دەستی بەسەرا گرتووە ئامادەیتیایە هاوکاری ئەو ژنانە بکەیت بە دڵنیاییەوە هەیە و بیرۆکانیە بۆ کارکردن بە دڵنیاییەوە هەمیشە هاوکار بووم ئەشتوانم و بەڵێنی ئەوەشیانەیەمێ هەر کارێکە بزانین سەرکەوتووە بین لەسەری و ئەو پارەی ئەو هەیەی ئەو فکری ئەو هەیەی ئەو شوێن و مەکانی ئەو هەیەی بە دڵنیایەوە من یەکێکم لەو کەسانەی کە دەستی یارمەتی بۆ درێژەکەم هاوکارە بم تا سەر ئێسقان لەگەڵی بەمەرجێ ئەو بێتە پێشەوە ئێمە بتوانین بەو کۆمەڵە پارە و ئاڵتونەی کە ئەو هەیەی بتوانین هەر هیچ هەشت ژن دەژن بیست ژن لەو ژنانەی کە بێکارن و کاریانە و لە سوچی ماڵەکانە دانیشتن بیان هێندەر و کاریان پێبین. ئەمێ ڕای کلسومخانیش بزانم لەم بارەیەوە کلسومخان جەنابتان سەرنجتان چییە لەسەر قسەکانیش لێخان کاڵێ ئەو ژنانی کە خاوەنی پارێکی زۆرن یاخود ئاڵتونیان خشتیان هەیە هەمان ڕەبۆچوونم هەیە حالیان خۆم لەگەڵ دووسێ ئافرەتی تر کە ڕەفیقی خۆم من ساحب پارەن تەکبیرمان کردووە کە بازارێک بکەینەوە بە ناوی ژنەوە هەوڵبین ئەجاگەر هەچ کەسێک کەشتوانای هەیە و بێت یارمەتیمان بات شەریک بێ لەگەڵمانە لەو بەشەیە ئەتوانین وەریان بگرین یارمەتیان بین وەکو پرۆژێکی گەورە بازارێکی گەورەکەینەوە هەرێکە لە بواری ئیشەکەی خوا ئیشکال و بازارە هەمووی تایبەت بێ بەژن بەڵێ لە وڵاتانی تر هەیە بۆیە ئێمەش بیرمان لەوە کردوت من بە چەند کەسێکم و تۆ ڕازی بووە بەڵام هێشتا نەگەشتوینەوەی کە تەواو بین بۆ ئەوەی کە ئەو پرۆژێ دابمەزرێنین ئەگەر هەچ کەسێکیش توانای هەیە و لەم کەناڵی ئێوە گوێ لە ئێمەیە و توانای هێوپارەیە و حەز ئەکات بێت بەشدار بێ لەو ئیشەیە ئەتوانین ئێمە وەری بگرین بێت دابنیشێت قسەی لێ بکەین بۆ پرۆژێکی گەورە تا چەند ئامادەی هاوکاریت بۆ ژنانی کە پاریان هەیە خۆت ئەانەی فێری خواردن دروستکردن بنەوە حتا پارەشیان نەبێ ئەتوانم فێریان کەم زۆر کە زاتووە من ئەو تومحەم نییە کە شت شاراوە بێ زۆر جار پێمەڵن تو ئەوەت باشە شت ناشارتەوە هەچ پرسیارێکیان کردووە لێم لەبارەی خواردنەوە چی چیەکی تو چۆن دروستێکی پێم وتون ئامادەیشم تایە کێ بێ فێر بێ فێریکەم وەڵای هیچ نهێنێکی تیان نییە من نهێنی هەیە بەس من نهێنیەکانی شاراوەنی لای من بەقی
چێکە بۆ من هەر بن بیزانم با چەنەهاژنی تر فێر بێ دوای من ئێوە من مردم نابێت دوو کەسێکە ئەو شتە بزانێت نه هەموو کەس ئەمری ئەممان و مامۆسا بۆ کەسێکی ترۆکو خۆت باست کردۆ خۆت هەوڵت دیاوەسەر وە کەسێک نەبوو چاولێکەریبی یا کەسێک نەبوو ڕێبەری تۆ بێ مامۆسای تۆ لەوانەیە زەحمەتێکی زۆرت کێشا زۆر ئێستا بەدەم ئاباسیەکەم بەڵام من زۆر زەحمەتم کێشاوە بەڕاستی من لە ماڵ خۆمە زۆر بە هیلاکەتی بەردەوام بوونم لە ئەبداعی خواردنی دروستکردنی جیاواز کە دروستی کەم ئێستا لە ڕەمەزان ناو عەشۆربایەکەم دروست کردووە جیاوازە دروستم کردو خوراوە دەستخۆشیان لێ کردوم هەر فکری خۆم بە بێژی سپاس دەکەم کاری باشتر و ئینشەڵڵا خوا بیکە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ هەموو سپاس بۆ ئێوەش گیان شلێخان ئەگەر دواوتت هەبێ و قسێک هەبێ بۆ ئێمە سپاس دەکەین من دەستخۆشی لە ئێوە ئەکەم تەمەنا ئەکەم و داوا لەو ژنانەش ئەەکەم ئەوەی کە هیچ نازانێ با بێ لە هەوڵی ئەوە بێ کە ئێمە بتوانین چ خۆبەخشانە بێت چ وەکو هاوکاری بێت چه هاوڕێتی بێ فێری هەر کارێک کە ئەیەوێ بیکات فێری کاریان بکەین دوم ئەوەشی کە پارەی هەیە با بتوانێت کارەکەی بخاتە خزمەتی ئەو ژنانەی کە چۆنڵی پرۆژەیان هەیە و بێپارن با ئەو دەوری باوکێک و حکوومەتێک ببینێ لە پێناوی ئەوەی هەم سەرمایەکەی خۆی زیادەکە هەم چەند ژنێکیش لە ماڵ ئەهێنێتە دەرەوە بۆ ئەوەی کار بکات. من دەستخۆشی لە ئێوە کەم تەمەنای ئەوەژەکەم ئیشەڵا ئێمە بتوانین هەموو ئەو ژنانەی کە کاری سربەخۆکەین یەکێ بین لەو گروپە گەورانەی کە بتوانین خەڵکانێکی تر بێنینە ناوەوە خەڵکانێکی تر فێری ئەو کارە بکەین خەڵکانێکی تر سوودمند بن وەکو ئێمە چۆن ئەمڕۆ ئازادانە کارەکەین و ئەتوانین چۆنڵی قسەی خۆمان هەبێت ئەوانش بتوان بێنە ئەو ئاستەی ئێمە و چۆن ئێستا ئێمە خۆبەخشانە هەندێک کارەکەین سبێنێ ئەوانیش بێن خۆبەخشانە کار بکەن بۆ نەوەکانی داهاتوو. سەرکەوتن بۆ ئێوەش لە کورسم خان وەرەگرین سپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان کە عەزیزتان کێشاوە ئێمەتانی ناوەتە ئێرە هیوای سەرکەوتن بۆ ئێوەژە خوازین تەمەنا ئەکەم هەموو ژنێکیش طبعا هەموو ژنێکی کورد ئازایەتێکی تایە گرینێکی تایە کە بتوانێت بێتە پێشەوانی ئیشکا بەڵام ڕێگر هەیە هیوادارم ئەو ڕێگرانە نمێنێ هەچ کەسێکی لە ڕێی خۆیەوە لە ماڵی خۆیەوە هەنگاو بێ بۆ ئەو ڕێشکانە بیشکێنێ بێتە دەروانی بۆی بگا بۆ ئەنجامە هەموو کەس توانایی تایە لە ئێمەش باشترە بێ ئیشەڵڵا بەڵام ئەو ڕێگرانە زەحمەتی کردو بۆیان ئیشەڵڵا ئەوەش نامێنێ بۆ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و بەرەو پێشچوونی زیاتر کورسم حسێن ڕۆستەم خاوەنی چێشتخانەی خاتوو کورسوم هەروەها شلێرخەریب خاوەنی نووسینگەی شۆفێری و ئارایشگەی تایبەت دووبارە سوپاسانەکەین زۆر سپاس بۆ ئێوەش گیان سپاس بۆ ئێوەش کە عەزیزتان کێشاوە زۆر سپاس گیان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارە سپاس بۆ گوێگرتنتان و تا بەرنامەی داهاتوو هەشاد.